سڵاوتان لەبێ ئەزیزانم، من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ ئەمەڵقەیەمان باسی کۆلێژی تەکنیکی شەقڵاوەتان بۆ. ئایا بەشەکانی چین وە کۆنمرەی وەرگیراو لە بەشەکانی بە پارالێل ئێواران و زانکۆلاین چەندە؟ هەروەها سیستمی خوێندن ئایا 2 ساڵەیە یا 4 ساڵەیە؟ بۆیە تا کۆتای ڤیدیۆ بینەرمان بن تاوەکو وردەکاری ئەم زانیاریانە وەربگرن. کۆلێجی تەکنیکی شەقڵاوە یەکێکە لە کۆلێژەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەلبەتە هەندێک لە بەشەکانی سیستمی 2 ساڵە و 4 ساڵە جێبەجێکەن، واتە بڕوانامەی 2 ساڵی پەیمانگە یاخود بە کالیۆرسی 4 ساڵات پێبەخشن. ئەمیش وەکو پێشتر باسمان کردووە لە ڤیدیۆکانی ترە بریتیە لەوەی 60 نمرە لە مەرحەلە 1 و 2 پەیمانگات حیسابەکرێ و 40 نمرەش لە پۆلی 12 کۆکرێنەوە و کۆنمرەیەکی تازە و با بڵێن معدلێک تێکڕایەکی تازت بۆ دروست دەکەن. لەو تێکڕایە ئەگەر لە 65 بەسەرەوە بیت و لە نیوەی قوتابیەکان واتە 150 قوتابی بەسەرەوە بیت، ئەو کاتە ئەتوانی درێژە بە خوێندن بدەیت و 2 ساڵی دیکە بەردەوامی لە خوێندن بە شێوازی ئەوەی کە بتوانانی بە کالیۆرستەوە بکەیت. بۆیە لەگەڵمان بن با ئەو بەشانە بناسین کە ئەو سیستمیان هەیە یان ئەو بەشانەی تەنها بڕوانامەی دیبلۆممان پێبەخشن. یەکەم بەشمان لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بۆ ساڵی خوێندنی 2022-23 کە باسی یەکەین وە کۆنمرەکەی بۆ ئەوی خۆشەویست بەیانەکەین بریتە لە بەشی پەرستاری. بەشی پەرستاری تەنها بڕوانامەی دیبلۆممان پێبەخشێت، لقەکەی زانستیە، زانکۆڵاینی پارێزگا 76,286 و پارالێلی پارێزگا 72.571 گشتێکەی 75,714 ئێوارانی پارێزگا 68.789 و گشتێکەی 72.571. وەکو ئەوەی لە ڤیدیۆی بەشی یاخود کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر باسمان کرد، ئەو شوێنانەی لە زانکۆی پۆلیتەکنیک یا ئەو کۆلێژانە ئەو پەیمانگانی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر قوتابی وەرەگرن تەنها بۆ پارێزگاکەیانە بە زانکۆڵاین ئاگادار بن، واتە قوتابیەکی سلێمانی یان دهۆک ناتوانێت بێت لە هەولێر پێشکەش بکات بە زانکۆڵاین لە پەیمانگەکانە و هەروەها قوتابیەکی هەولێر و دهۆکش ناتوان بستنە سلێمانی. بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن. ئێمە کە کۆنمرەکانمان لێرە نووسیوەتەوە زانکۆڵاینی پارێزگا و گشتێکی هەمان شتە دووبارەمان کردوتەوە. دووەم بەش لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بریتیە لە شیکاری نەخۆشیەکان کە ئەویش بڕوانامەی دیبلۆم و بە کالیۆرۆست پێ ئەبەخشێت، واتە ئەو سیستمەی کە بۆ ئێوەی خۆشەویستمان ڕوونکردنەوە ئەتوان 2 ساڵ بخوێنن، نمرەتان بەرز بێ، 2 ساڵی دیکەش بخوێنن بڕوانامەی بە کالیۆرۆست بەدەست بێنن. تەنها لە قیزانستی وەرەگرێت 73.714 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینە، پارالێلی پارێزگا 7.286 و گشتێکی 77.143 ئێوارانی پارێزگا 66.885 و گشتێکی 7.571. بەشی ڤێرتەرنەری بڕوانامەی دیبلۆم و بە کالیۆرۆست پێ ئەبەخشێت. لقی زانستیە زانکۆڵاینی 62 پارالێلی پارێزگا 6.557 و گشتێکی 68.571 ئێوارانی پارێزگا 58.857 و گشتێکی 68.857. طبعاً بەشی ڤێرتەرنەری بەشێکە تایبەتە بە ئاژەڵان و ڕووەک و جانەوەران با بڵێن. لەو بەشەیە زیاتر گرنگی ئەدرێت بە چارەسەرکردن و سەرپەرشتیکردنی کێڵگە پەلەوەڕێکان یان باخ و بێستانی جوتیاران. بەشێکە ئەتوانن لە داهاتووە سوودی لێ ببێنرێت بۆ ئەوەی لەو بوارەدا برەو بە سامانی ئاژەڵی و باغداری بدرێت. کۆلێژی تەکنیکی شەقڵاوە تەکنۆلۆژیای زانیاری واتە IT تەنها بڕوانامەی دیبلۆم دەداتێ. لقەکەی زانستیە 61.737 کۆنمرەی زانکۆڵاینە کەمترین کۆنمرەی وەرگیراو و پارالێلی پارێزگای 59.887 و گشتێکی 61.7 ئێوارانی پارێزگا 57.950 و گشتێکی 65.9. بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت و سبسکرایبتان لە یاد نەچێت. هەروەها هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە ئەوانەی پۆلی 12 یاخود ئەوانەی لە پۆلی 11 تاوەکو لە ئێستاوە زانیاریەکان وەربگرن
بزانن هەر بەشێک کەمترین کۆنمرەی وەرگیراوی چەندە، دوا ڕۆژی چۆنە و هەروەها لە چ شوێنێک هەیە. بەشی کارژێری دەستگاکانی گەشتیاری لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەنها بڕوانامەی دیپلۆمە، لقەکەی تەنها وێژەیی وەرەگرێت، زانکۆڵاینی پارێزگا 60، پارالێلی پارێزگا 54.435 و گشتێکەی 56، ئێوارانی پارێزگا 53,712 و گشتێکەی 55.2. سیستمی زانیاری کارژێڕی کە ئەمە بەشێکە تەنها بڕوانامەی دیپلۆممان پێ ئەبەخشێ و ئەتوانین بڵێن تا ڕادەیەک جێگرەوەی بەشی ئایتیە، هەرچەندە لەم قسمەیە زیاتر بەشە کارژێڕەکان و ئەو بەرنامانەی تایبەتمەندن بە بەشە کارژێڕەکان ئەخوێندرێن، بەڵام ئەتواندرێت وەکو جێگرەوەیەکی ئایتیش بەکاری بێنن. تەنها زانستی وەرەگرێت 59.966 زانکۆڵاینێتی، پارالێلی پارێزگاکەی 55,659 و گشتێکەی 57,419، ئێوارانی پارێزگاکەی 54.245 و گشتێکەی 57.4. بیناکاری تەنها بڕوانامەی دیپلۆمەت پێبەخشێت، بەشەکەی زانستیە یاخود لقەکەی زانستیە، 58.6 زانکۆڵاینێتی، 56.818 پارالێلی پارێزگایە و 60 گشتێکەیەتی، واتە پارالێل بۆ گشتی 60 وەرەگرێت. ئێوارانی پارێزگا 53.543 و گشتێکەی 56.2. بەشی کارژێڕی کار بڕوانامەی دیپلۆم و بەکالۆریۆسە بۆ زانستی و وێژەیە 58,273 زانکۆڵاینەکەیەتی، 57.793 پارالێلی پارێزگایە و 59.7 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 56,547 و گشتێکەی 59.9. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەکنیکی تەلارسازیە کە تەنها بڕوانامەی دیپلۆممانەداتێ و لقەکەی زانستیە، 57.682 زانکۆڵاینە، 57.056 پارالێلی پارێزگایە و 60.8 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 54.950 و گشتێکەی 58.8 و ئێوارانی پارێزگا 54.950 و گشتێکەی 58.8. خۆشەویستانم، ئەمە هەموو بەشەکانی کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەمترین کۆنمرەی وەرگیراویان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-23 بە هیوای ئەوەی سوودی لێ ببین و ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.